خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک ڕووداوی گرنگ لە عێراق ڕوەدەن کە پەیوەندی ڕاستە و خۆیان بارەمی کوردستانەوە هەیە. بڕیار بوو لە چەند ڕۆژی ڕابردوو بودجە پەسەند بکرێت کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان چاویان لەسەر پەسەندکردن و جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بوو. بەڵام ئەمڕۆ پێشهاتێکی تر هاتۆتە پێشەوە دوای ئەوەی کە هێزێکی چەکدار لە ناوەڕاستی بەغدا نمایشێکی سەربازیان کرد. ئەمە تا ڕادەیەک بۆ عێراقیەکان بۆ سیاسیەکان و چاودێرانی سیاسی هەرێمی کوردستانیش ڕووداوێک بوو کە قسە و پێشهاتی جۆرا و جۆر دەهێنێتە ئاراوە. ئەم شەو ئێمە لە پانۆرامادا باس لە دوا هەوڵەکانی پەسەندکردنی بودجە، باسی ئەو پێشهاتی ئەمڕۆ کە لە بەغدا ڕوویداوە و ئەگەری پێکدادانەکان، ئەگەری ئاڵۆزیەکان، جوڵاندنی کارتەکانی پشتی ئەم نمایشە سەربازیە و تەنانەت لێکەوتەکانی یاسای فیدڕاڵی و هەروەها هەڵبژاردننی پێشوەخت و هەموو ئەگەرانەی لە عێراقدا ڕوەدەن ئەم شەو لە ڕێگەی هەردوو میوانی ئازیزم بەڕێز ڕێزان شێخ دلێر ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، هەروەها بەڕێز دکتۆرە بەهار مەحموود ئەندامی فراکسیۆنی هیوا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سوپاس بۆ هەردوو میوانی ئازیزم. بە هیوان گفتوگۆیەکی چڕ و پڕ لەسەر هەموو پرسەکان بکەین. سەرەتا ڕێزان خان لە نمایشە سەربازەکەی ڕۆبڵاوە دەست پێکەین، چی لای ئێوە ئەگەێنێ؟ ئەمە تەنها نمایشێکی ئەفەوی بوو کرا یا خۆت پەیامی لە پشتە؟ زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس بۆ دکتۆرە بەهار و بۆ تەلەڤیزۆنی کورسات و بۆ بینەرانی خۆشەویست. بەڕاستی ئەگەر ئێمە بڵین وەڵا ئەمە بابەت ئەوەی ئەمڕۆ ئەو نمایشە سەربازە شتێکی تازەیە و چاوەڕوان نەکراوە، ڕەنگە ڕاست نەبم. عێراق وڵاتی مفاجئات و وڵاتی مفاجئاتە. ئێمە کە بە ڕۆژانە ئەو هەمووی ڕەنگە دوو هەفتەیەک بێت تۆزە کێواشی کردوتەوە موشەکەکانیان بۆ ناو مەنتیقەی خەزراوە. یکاتە کە تۆ موشک بهێنێ کێ ئینێرە غێر ئەوەیە کە ئەو سەربازانەی ئەوانەی کە دروست کردو کە پێڵن هێرش نازان وەڵام من ناویان بنێم سەرباز چونکە ڕەنگە ئەگەر پێیان بڵێم سەرباز تۆزێ قورس لە چوارچێوەی یاساکەی حەشدی شەعبیان ئەگەر خۆیان ئێستا وادا ئەنرێت کە ئەمانە لە چوارچێوەی حەشدی شەعبیان چونکە لە بەرەومانە هەموو گروپن، هەموو گروپانە کاتێککە یاسایان بۆ دەرچۆ چوونەتە ناو چوارچێوەی حەشدی شەعبیەوە. بەڵام بەداخەوە بینین کە هەر خۆیان سەرۆکی هەیئەکەی هەیئەی حەشدی شەعبی ئەگەر ئێستا لێدوانی لێوەرگرە خۆی لێ بەبەریەکات، یعنی کە ئەمان ئاگادار نین، چونکە کاتێک ئەگەر بەڕاستی ئەوان هەیئەیەکی موحەدن ئەبێ ئەگەر هەر مایشێ بکەن ڕێگە پێدان لایەن وەزارەتی ناوخۆ و ئەبێ وەزارەتی دیفاع ئاگادار بێ، ئەبێ سەرۆک وەزیرانی عێراق ئاگادار بێ لەم نمایشە پێشتر ئاگاداریە بکرێت. بەڵام ئەمەی ئەمڕۆ کە ڕوویان نەک هەر ئەوە، یعنی ئەمە وەکو ئەوە بوو کە ئەوان خۆیان دەسەڵاتێکی زۆر گەورەتریان هەیە لەوەی کە حکوومەت وجودی هەبێ، یعنی ئەمە ئەوەی گیان ئەو نامەی گیان بە سەرۆک وەزیرانی عێراق کە تۆ بوونت نییە تەنها کارتۆنێکی و لەویان دانیشتوی هەموو حیزبە سیاسیەکانی تریش. هەنی بەڕاستی ئەمە ئەوەی پێگەیانن ئەگەر ئێمە ڕەنگە دەنگمان نەبێ لە ناو پەرلەمانە بەو دەرەجەی کە ئێستا هەیە، ڕەنگە ڕۆڵمان نەبینیوە. خۆمان نەزانین هەندێک کوتلی سیاسی لە ناو پەرلەمانە دەنگێکی زۆریان هەیە و قووەتێکی زۆری خۆیان پیشانەیەن کە ئەوانە توانن گۆڕانکاری بکەن، ئەوانە توانن پەرلەمانی داهاتوو سەرۆک وەزیرانی وڵات بگەن. ئەمڕۆ نمایشە پێویستە نەخێر، ئەمە ستۆپە بۆ هەمووتان، ینی کەس نییە لە کەسی کە بەرزتر بێ و بە کورسیەکانی ناو پەرلەمان نییە. بەڕاستی خۆی لە خۆیان من بە چەک ئەوەش دەموچاوەکانمە کە هەندێک دەموچاوەکانی کە فعلەن بینیمان هەموو دەموچاوەکانیان هەندێک لە نمایشەکانە دەموچاوەکانیان دیار نەبوو. ئەمە ئەوەیە کە ئێمە بە هەمووشە خۆی هەر نمایشە و پەیامێکی هەیە. ئەمە بابەتی کاسایی نییە تۆ هەر هەستابن کردن ئەوەی کە پێ ئەڵێ تەقینەوە شت بۆ ئەەکەم پەلاماری شتەیەم و لە تۆش بەهێزترمەوە تا من هاتوومەتە سەر شەقامەکانی پایتەختی عێراق لە ناو حکووم لە ناو جەرگەی حکوومەتە حکومەت ناتوانێت هیچ بە من بڵێ و بەبێ ئەوەی هیچ ڕوخسەتێکی شمەرگرت. بێمە بینیمان خۆپیشاندەران هاتنە هەر جێگایەک چۆن تەعامولیان لەگەڵ ئاکرا کە ئەوانە هەموو خۆپیشاندەران و داوای مافەکانی خۆیانیانە کرد کە چۆن چواردەوریانە گیرا. ئەمڕۆ تەنانەت ئێمە بەداخەوەگەڵم پۆلیسێکیشمان نەبینی لەو ناوچانەی کە ئەوانەی لێبوون. ئەمە خۆی قورسە، ئەم پەیامە تەنها بوونی بۆ هەموو عێراقیەکانە بۆ کورد ڕێزا کوردیش بە هەمان شێوە پێمانەڵە تەنهاوە نییە کە ئێوە دانیشتنەم ڕێکەوتنەکان بکەن لەگەڵ چەند لایەنێکە، چونکە ئازانین کە ئەو لایەنەی کە ئێستا ئەمەی کردووە ڕەنگە ڕێکەوتنێکی لەگەڵ ئەوتوی نەبێ لەگەڵ ئێمەیە، لەگەڵ ئێمەی کوردە.
لەگەڵ حکوومەتی هەرێمە ڕەنگە لە ناو لیژنەی مالیەیە دەورێکیان هەبێ بەڵام بە قووەت وەرنەگیراون شیعە گروپی جۆرا و جۆری لەکوێ نزیکن مەسەلەن لە ڕۆتی سەدر نزیکن بە تەسەوری ئێوە نەخێر نزیک نین نەخێر نهار پەیامەکە ڕێک بۆ ئەوانە چونکە لە بەرەوەی هەربینیمان یەکسەر مقتەدا سەدر خۆی داوای واکاکاوێ حکوومەت قووەتی خۆی بنوێنێ بابەتێکی ترجمە باس لە هەڵبژارد نەکەین کابێ هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێ و سیلاح لە دەستی دەوڵەتا بێ و هەوە هەر مفەوەزێەوە تا لە خۆم ئامادەکە هەر ئەمڕۆ پەیامەیایە ئەڵێ ئەوە تا سیلاح نێک لە دەست دەوڵەتایە ئێمە لە دەوڵەت گەورەترینەوە تا نمایشەکان و سیلاحەکان لە دەستی خۆمانایە و تەقینەوە ئەەکەین یعنی هەر بە ئاسانی تەقینەوە لە ناو شارەیە نمایشی سەربازیەکەین کە ئێمە خاوەن دەسەڵاتین کەواتە ئەمەش پەیامێکە بۆ مفەوەزیە بۆ حکوومەت بۆ لایەنە سیاسیەکان بۆ ئێمەی پەرلەمانتاران کە یاسایانە دەرەکەین ڕێزان خان گفتوگوی زیاتر لەسەر پرسەکانی ترەکەین دکتۆر بەهار یعنی خوێندنەوەی ئێوە بۆ ئەم ڕووداوی ئەمڕۆ وەکو ڕێزان خاوەتی لە مەسەلەن موشک بارانکردنی منتیقەی خەزرا بۆ کۆمەڵێک حرەکەی تر بەڵام ئەمەیان ئەم نمایشە سەربازیە بەبێ ئەوەی حکوومەت وەزارەت دیفاع وەزارەی داخلی ئاگادار بێ پێشاتێکی تا ڕادەیەک زەقتر بوو لەوانەی تر خوێندنەوەکانی بەتایبەتیش بۆ کورتچیە بەناوی خۆی گەورە سڵاو لە جەنابتان لە هاوکار و هاوڕێی بەڕێزم ڕێزان خان لە بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیە ئەمە مفاجئە نییە یعنی بۆ وڵاتێک وەکو عێراق ئەمە بەڵێ ئەمە نەتیجەیە نەتیجەی هەموو ئەو شتانەیە کە لە پێشتر کەڵەکە بووە ڕووی داوە لەسەر و هەمویانەوە ئەمە ئەو نەتیجەی ئەو ململانەی ئەو هێزە دەرەکیانەیە کە لە ناو عێراق ئەیانەوێت تەسفی حساباتەکانیان بکەن ئەمە لەلایەکی ترەوە ئەمە نەتیجەی ئەوەیە کە ناساندنی حەشدی شعبیە بە هێزێکی نیظامی کە لە ئەسڵا دەبوایە لەگەڵ نەمانی داعشە هەرچەنە من کاتی خۆی لە پەرلەمانی عێراق نەبووم ئەو کاتە بەس ئەو کاتە شتم لەسەر نووسی و لەگەڵ نەبووم کە دەنگیان پێدا هین بەو بابەتە کە دەنگیشی پێدرا بۆ ئەوە بوو کە شتوکە ئەمە پێچەوانەی دەستورە دەنگدان بە هێزێکی میلیشیا پێچەوانەی دەستورە و بۆی باسی ئەوەکەم چونکە ئەم ڕبعڵایە بەشێکن لە حیزب الله و لە دوجارە میلیشیایە یعنی بۆ ئەو بوو کە بە ناوی ئەوە دەنگی پێدرا تاوەکو داعش نامێنێت کە داعش نەما دەبوایە ئەم هێزە خۆی هەڵوەشێنێتەوە من ساڵێک پێش ئێستا لەبەر ئەوەی کە حەشدی شعبی تەدەخولی کرد لە دانانی سەرۆکی زانکۆی کەرکووکە بەهێزی بە زەبری چەک تەدەخولی کرد بەیانێکم دەرکرد وتم ئەبێ ئەم حەشدی شعبی خۆی هەڵوەشێنێتەوە چونکە ئەسڵەن ئەو دەستوری نییە هەتاوەکو بێ تەدەخولکە لە دانانی سەرۆکی زانکۆیەکە بۆی ئەڵەم ئەمانە نەتیجەن یعنی لە وڵاتێکا کە تۆ هێزەکانت لە دەستی دەوڵەتانە بێ هێزی میلیشیاتە بێ و ئەمە لە کوردستانی شاڕاستە هێزەکان لە دەستی میلیشیای حیزبیمان هەیە ئێمە هەتاوەکو حەسر سیلاح بێت دەولە نەکرێ تەسەوری بەردەوام و بەردەوام دەبێت ئێمە تەسەوری ئەم شتانە بکەین هەتاوەکو ئەوەی کە ئەو وڵاتانەی کە دایانەوێت عێراق بکەن بە ساحەیەک بۆ یەکلاکردنەوەی سیراعەکانیان بەردەوام و بەردەوام ئێمە بەر ئەم جۆرە شتانە دەکەین و دەیبینینەوەە بەڵام لەم تاریخی ئێستاە لەم تەوقیتەی ئێستاە من پێم وایە کە زۆرتر پەیوەندی بە کۆمەڵێک شتەوە هەیە یەکەمیان تێپەڕاندنی بودجە کە لە ئێستا دەیانەوێ بە زەبری چەک کە من پێم ڕاز نییە لێرەوە داوا لە پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمانەکەم بە هیچ شێوەیەک نەچێتە ژێرباری لە مەسەلەی بودجە دەیانەوێت بەو شێوەیە یەکلا بێتەوە کە ئەوان دەیانەوێت لە مەسەلەی بودجە ئێستا بابەتێکەیە دەڵێن هەرێمی کوردستان وانە هەرێمی کوردستان بەشێکی بچووکە لە کێشەکە ئێستا شیعەکان لە ناو خۆیان نابوون بە دوو بەشەوە ئەو بەشەی کە پێی باشە هەڵبژاردن بکرێت دەیەوێت بودجە نەڕوا بۆی نەبێتە وەسیلەیەکی دیعایی هەڵبژاردن بۆ بەردەمی مستەفا کازمی بەشێکی تریان نا پێیان خۆشە کە بودجە بڕوات و هەڵبژاردن نەکرێ
هەڵبژاردن نەکرێ بۆیە ئەمە بەشێکی پەیوەندی بەم سیراعەوە هەیە کە لە ناو ماڵی شیعی خۆیانە ئەم دوو ئیتیجاها دروست بووە ئەمەی کە ڕوشی داوە پەیوەندی بەوە هەیە بەشێکی تری وەگوتم پەیوەندی بە هەڵبژاردننی پێشوەختەوە هەیە بەشێک لە شیعەکان دەیانەوێ هەڵبژاردننی پێشوەخت بکرێ بە تایبەتی سەدرەکان دەیانەوێت لە دوای هەڵبژاردننی پێشوەخت هەرچەنە ئێستش سەیتەران لەسەر جونگەکانی دەسەڵات هەیە بەڵام دەیانەوێت سەیتەڕی تەواو بکەن لەسەر جونگەکانی دەسەڵات بە یارمەتی چەند هێزێکی تریانی کە ئەوەی کە بیستراوە معلومات نییە من ئەوەی کە بیستومە لە ئێستادا لە تەوری ڕێکەوتنان یعنی بۆ ئەوەی کە ئەم یاسای هەڵبژاردنەوە ئەم هەڵبژاردننی پێشوەختە بۆ ئەوەیە کە چەند هێزێکی گەورەی بمێنێتەوانێ و هێزە بچووکەکانی تر ئیتر نەمێنن بۆ ئەوەی کە بە حسابی خۆیان بۆی عێراق استقرار وەربگرێ ینی ئەو پەرلەمانتارانەیان ئەو هێزانی پشتی ئەو هێزە سەربازیانە چیان ئەوێ لە بودجێ مەسەلەن دەیانەوێت چۆنی بێت مەسەلەن ئەوەی کە تێپەڕێ لەناو ئەوەی کە خلافێکیش لە نێوان خۆیان هەبێت دەیانەوێت ئەزانی بەشێکی زۆریشی لەمە کەوتم پەیوەندی بە دیعای هەڵبژاردنەوە بەشێکی زۆر لەم نمایشە دیعای هەڵبژاردنە با جەنابەت بزانی بەشێکی زۆری دیعای هەڵبژاردنە بە هەندێک لە شیعەکان پێیان وایە کە ئەو پارەی بۆ ناوچەکانیان دانراوە بە تایبەتی محافەزە جنوبیەکان کەمە و دەیانەوێت زیاد بکرێ ئەمەشیان ئەم هەوڵی کە ئێستا ئەوە ئەم ساڵ بە گەرمی ئەیکەن هەر پەیوەندی بە دیعای هەڵبژاردنەوە هەیە تازە خەبەریان بۆتەوە یعنی هیچیان بۆ شارەکانی خۆیان نەکردووە ئەوانە بۆیە ئەمە وەگوتم ئەمە پەیوەندی ئەوەی کە ئەمڕۆ بینیمان یەکمان وتمان پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە دووەم بە بودجەوە هەیە سێم پەیوەندی بە ئەو کۆبوونەوەی هەیە کە بڕیارە بکرێ کۆبوونەوەی لوتکەی ئوردون و میسر و عێراق چونکە ئێران دەترسێت کە بەدیل بۆ ئەو دروست ببێ بەدیلی اقتصادی دروست ببێ بۆ ئەو لە ناو عێراقدا کە بریتێ لە ئەمڕۆ ساڵێک بەردەستا ئەمانە هەمووی پەیوەندیان بەوە هەیە کە ئەمڕۆ ڕوویدا وەکەوەی وتیشم ئەمە نەتیجەی ئەوەیە کە ئێمە هێزی میلیشیامان هەیە و دەنگمان پێداوە ئەمە ئەوەی ئێستا هەردوو بەڕێستان پۆلێنتان کرد کارتی سەربازیە بۆ بەدەستێنانی کارتی سیاسی و ئەمەی لە پشتە بەڵام ئەمڕۆ ساڵێک بەسەر ڕێکەوتیان ئاگربەستێکی تاگلایانە تێپەڕێ مەسەلەن عەسایبە نوجەبایە حەزبوڵایە مەسەلەن ئەمانە ئەمڕۆ غێر مباشیر بێت ینی معلەنیش نەبێت بەڵام ئەمانە ئاگربەستەکان هەڵۆشاندەوە مەترسی پێکدادان نییە مثلا تەنانەت پێکدادانی چەکداری لە نێوان گروپە چەکداریەکان بە دڵنیاییەوە مەترسی پێکدادانی شیعە هەیە و مەترسی پێکدادانی تریش هەیە مەترسی چونکە لە پەیامەکەی ئەم ڕۆیانە بۆ سەر هەرێمی کوردستانیش قسەیان هەبووە بەڵێ لە کاتێکە ئەمانە هیچی ئیشی ئەوان نییە هەر ئیشی ئەوان نییە ئەوان هەر میلیشیایەکن ئەسڵەن دەستورینین بەڵێ زۆر باشە ڕێزان خان ینی بینە سەر اتفاقەکەی حکوومەتی هەرێم و حکوومەتی یان لایەنە شیعەکان زیاتر بڵێن کە قەرار بوو لەناو لیژنەی دارایی تێپەڕێنراو بێتە بەردەستی ئەوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئەمە دوجار بەچی گەیشت و ئەم ڕووداوی ئەمڕۆ و ئەم هەڕەشەیە کە نابێ بودجە لە بەرژەوەندی یاریێمی کوردستان تێپەڕێنرێت چ پەیامێک ئێوە چ پەیامێکتان لێ وەرگرتووە؟ جارێ ئەگەر ئێمە باسیەوە بکەین کە لەناو لیژنەی داراییان ئەو نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لێوە بوون و توانیان ڕێکەوتن بکەن لەگەڵ ئەو ئەندامانەی هەموو کتلە سیاسیەکان بە زۆری کە لەناو لیژنەی داراییان بوون ئێمە ئەو شەوە تقریبەن تا سەعات 2-3 لەناو پەرلەمان بوون کۆبوونەوە کراوە بۆ ئەوی کە بەیانی دەنگدان یعنی ڕێککەوتون لەناو لیژنەی داراییە لەسەر ئەو بڕگانەی کە ڕێککەوتون دەنگی هێناوە یعنی ئاوا لە بەردەستیانە بۆ حاضر کراوە ئامادە بووی بەیانی دەنگی لەسەر بدرێت بەیانی کەسێکیەت یەت ئاوا قەڵەمی سوورە هێنێ بەوانەی کە خۆی بەڵینە بەمەرجێک چێ ئەو کەسە کووردە بۆستە خۆزگەم کورد وایە خۆزگەم کورد ئەوەندە سەیتەرە و خۆتیە ئەڵم کورد ئەوەندە سەیتەرەی هەوا نەکەرەوە بڕگەکانی تریش بەمەرجێک ئەو کەسەی کە ئاوا ئەو قەڵەمە سوورەی پێ بۆ ئەوەندە قووەتی هەبووە لە سەرۆکی پەرلەمان زیاتر قووەتیە بۆ لەبەر چونکە شەو هەتا سەعات 3 سەرۆکی پەرلەمان لە ناو لیژنەکە و لەگەڵ لایەنەکانە کۆبوونەوەی کرد و ڕێکەوتنەکانیان کردەوە بەڵام بەداخەوە ئەو هەر سەرۆکی کوتلەکەی خۆی لەگەڵ ئەندامەکانی خۆی زیاتر لە ئەندامێکی لە ناو لیژنەکەیە هەیە ئامادە بوون و ڕازی بوون بەوەی کە دەنگیان لەسەراو بەیانی ئاوا زۆر بە ئاسایی هەمووی خەتی سوور پیا هێنا و ڕازی نییە بۆی کە ئەم شەو گۆڕانکاریە کراوە لە ناو بودجەیە
خۆشی هەر بە خەتە سوورەکەی خۆکار سەبەبی ئەمە وڵا سەبەبیەوەی کەم قوتی هەیە و دەسەڵاتی هەیە و ئەوانیکە بێت دەسەڵاتە ناتوان بەرامبەری بە هیچ ئەمە حقیقەتێکە من بۆی بێڵم چونکە ئەینا سەرۆکی پەرلەمان و سەرۆکاتی پەرلەمان دکتۆر بەشیرە حەسەن کەعبیە ئاوا ئەم سیانە ئەگەر نتوانن پێکەوە قرار بن لەسەر بابەتێک و هەر سێکیان هەر یەکێکیان بەم شێوەیە تەعاملکەن چونکە ئێمازانین دکتۆر بەشیر هەتا کۆتایی لەگەڵ وەفدەکا بۆ ڕێکوتن بەڵام ئەم دوانەی تریان کە سەرۆکی پەرلەمان لەوێ بۆ لە دانیشتەکانە بۆ بەڵام حەسەن کەعبی لەوێنە بۆ بەیانی هەستێ بەم شێوەیە بیکا و قەراری کوتلەکەی خۆی هەر ڕێی کوتلەکەی خۆی سەرۆکی کوتلەکەی خۆی بکا بە سەفر ئیتر تۆ تەعاملەکەی چیەکەی لەگەڵیانە ینی زیاتر بەدڵ بۆ ئەوانسیان ئەوێ لە کورد مەسەلەن ئەوەی کە ڕوونە هەر پێشتری شوا بۆ دکتۆرە بەهاری شاگادارە ئەوان ئەڵێن ئەبێ هەموو واریداتی نەوتی هەرێمی کوردستان یاخود هەموو نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بڕە هەڵێن لە ئێستا 460,000 بەرمیل نەوت بە ڕۆژانە لە هەرێمی کوردستانەوە ئەبێ ئەم 460,000 لە ڕێگەی سۆمەوە بڕات خۆی یا قیمەتەکەی بەڵام ئەوان زیاتر تەکی دەکەنەوە سەر خۆی نایانێ حکومەتی هەرێمی کوردستانەوە بفرۆشێ ئەو واقعەکە یعنی ئەوان باسی کەمتر باسی قیمەتەکەشیان کردو ڕەنگە دکتۆرش بزانێ ئەوە زیاتر ئەوان تەکی دەکەنەوە سەر ئەو بابەتە دواتر کە فرۆشرا لە قیمەتی لەو قیمەتیکە فرۆشتێ بەشی شەریکەکان بنەوە ئەوانە حکومەتی هەرێمی کوردستانیش تەکیدی کردوەوە لە سەرەتاوە ئەڵێ من ئەتوانە بەس تەنها 260,000 بەرمیل نەوت بە ڕۆژانە ئەویش قیمەتەکەی بنێرم لە ڕێگەی سۆمەوە بابەتی ئەوەی تر دواتر بەدیلیان هێنا بەدیلەکە هەر ئەمە بوو بەڵام بە گۆڕانکاریەکەوە چۆن 460,000 بەرمیل نەوت هەرێمی کوردستانی یا بە حکوومەتی فیدراڵ قیمەتەکەی دواتر چیەکات دواتر 200,000 تقریبا ئەگەڕێنێتەوە بۆ شەریکاتەکان و بۆ ئەو تێچوانەی ناوخۆی کە هەرێمی کوردستان پێویستێتی ئەم اتفاقی لەسەر کرا دەنگی لەسەر دراوە لە ناو لیژنەی دارایی تێپەڕیوە حکومەت هەرێمی کوردستانیش بەدڵی بوو لەبەر لە کاتی خۆیان بۆی بیرمان نەچێتەوە هەردوو حکومەت کاتێک کە موازنە هاتۆتە بەردەبینێم حکومەتی فیدراڵ لەگەڵ حکومیانی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ وەفدی حکومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتون بڕگەیان تەسبیت کردووە کەواتە ئەمە تۆ پێش هەموو شتێک خارجی کوتلە سیاسەکان حکوومەتەکان ڕێکەوتون لەبەرەوە چەند جارێکیش تاکید کراوەتەوە هەر سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز کاظمی چەند جارێک وتوێتی هەرێمی کوردستان ئەگەر هەر کێشەیەکیشمان لەگەڵ حکوومەتە هەبێ بەڵام دانیشتوانی هەرێمی کوردستان لە ئێستای بارودۆخی دارایان زۆر خراپە ئەبێت ئێمە بۆ شێوەیە تەعامل نەکەین لەم موازنەیە کەواتە بەڵام لە کاتێکا کە ئەمان ئەم حیزبانەی تر ئەکید لەگەڵ سەرۆکوەزیرانە خلافیان زۆرە لەگەڵ وەزیرەکانە خلافیان زۆر و ئێستا ئیستجوابی وەزیری مالیاکەن یعنی ئەمانە هەمووی دیسانەوە بەسەر کیاوەشکێتەوە یێتەوە سەر فەقەرە ئەساسەکەی ئێمە کە ئەوان ئیتیفاقیان کردووە فەقەرەکانی تریش کازانین ئێمە نرخی دۆلارە یەکێک لە بابەتە ئەساسیەکان نرخی دۆلارە کە زۆربەی زۆریان واژۆیان کۆم کردوتەوە کابێ بگەڕێتەوە بۆ 120 بەمەرجێک ئەندامەکانیانەوەتان لە ناو لیژنەی دارایە هەموو ئەو موازنەیە بودجەی کە ڕێکخراوە بە 145 ڕێکخراوە 145 دلار مقابلی 145 ئەی ئەم ئەندامانە چۆن دانیشتون و وەکو خۆیان باسەکەن زیاتر لە 300,000 کۆبوونەوەیان کە 300 جار کۆبوونەوەیان کردو چەند دانیشتنیان کردو بڕگەکانیان گۆڕیوە ئەی باشەم ئەندامانە ئێستا بوویان کە دوای ئەوەی موافقەتیان کردوین هەروە لە سەرتا هیچ ئەمە هی خۆیان ئەیچون بۆ ئێستا هاتوونەتە دەرەوە کە دوای ئەوەی تۆ موازنەت کردووە تەنزیمت کردووە لەگەڵ تێچوەکانت داهاتەکانت ئێمازانی نەفقاتمانواتە تێچۆکانمان زۆرە مەشاکیلی کارەبا مەشاکیلی قەرز کە قەرزەکان چۆنە کەیانەوەی قەرزەکان لە ئێستاە ئەگەر حکوومەتی عێراقی بە دۆلار بیاتەوە یاخود بە دینار بیاتەوە بیگەڕێنێتەوە تەنانەت باسی قەرزەکانی ئێرانەکە کە کاتی خۆی اتفاقیان کردووە لە پێشا بە دینار کە ئێوە بە دینار بیگەڕێنێتەوە لە بەرە سوودێکی زۆرە گەڕێتەوە بۆ عێراق لە بەرەوەی ئێستا دۆلار بەس ئەی باشەتن چ خێرە تۆ لێرە ئیتیفاقەکەیت و ئێستا بێتە ئیمزا کۆکەیتەوە کەواتە سیریکە بۆ ئەوی ئەمە هەم چۆنەڵی هاوڵاتیان ئێمە ئاگاداری ئەمانە بن ئەمانە هەموو کێشن لە بینی خۆیانە فتح ڕازی نابێ سائرون بە نقطەی ڕازی ئەمانە ڕازی جەڵدەیەکی گەورەنین کە لە جەستی عێراق بدا بەتەکیدی یعنی ئەم دیسانەوە ئینتیخاباتە هێنینەوە ئینتیخابات لەبەرەوەی هەندێک لە لایەنەکان یەکێک لەوانە بەڕاست کە ئەڵێن سەدرەکان یاخود سائرون زۆر مصرن لەسەر ئینتیخابات بکرێ
هەندێک لە لایەنەکانی خۆشمان ئێمە وەکو خۆمان بە تایبەتی حیزبە کوردیەکان هەتا ئێستا نەمان بینیەوە نەیان لەلابێ ئەڵێن مادەم ئەوە داواکاریەکی هاوڵاتنی شەقامی عێراقیە ئێمە پێشەمانی بە مەرجەکەزانی نێمە شەقامی کوردستان نەک هین انتخاباتی ناوێ ڕوخانی شێوێ ئەگەر بێنە حەسەرە واقعانی شەقامی کوردی چی پێویستی بەوەی تۆ لە بەغدا انتخابات بکرێ ئێمە من نەمانتوانیەوە موازنەیەکیان بۆ بێنی نەمانتوانیەوە بودجەیەکیان بۆ بێن ئێستا حیزبە سیاسیەکانی ئێمە چ خێرەوە ئیتفاقەکەن و ئەڵێن وڵا ئێمە ئاساییە لە لامان یعنی یەکێک لەوانە من خۆمم ئیمزام کردووە لەسەرەوەی کە انتخاباتی حەسەن کابی بۆی بۆ بینەرەکانم بەلای من ڕوونە لەسەر چ کوت لە یەکە ژمارەکرێ زیاتر چی لەسەر خۆی سائیرونە وایە باشە قرارە سائیرون و هێزێکی کوردی بێکە و وا بڕیارە لە داهاتوە پارتی دیموکراتی کوردستان ئەمە بەپێی قسەکانە یان تەنها قسەژ نییە ئەمە بەڵێ سەرچاوەیەکی ڕاستەکە سائیرون لە کۆتاییە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە دوای هەڵبژاردن ئەمانە نزیک بوونەوەیان هەبێ تشکیلی حکوومەت حەسەن کابی خەتی سوورە هێنێ حەسەن کابی لەوەیە ئەو مەسجاگەیەنێ لە کەواتە من ڕێکەوتن لەگەڵ کەس ناکەم من سوڵتەی ئەلیام هەیە لە سەرۆکی پەرلەمانیش باڵا دەسترم زۆر باش دکتۆرە ئێوە شەمە جەلسەتان هەیە ئەگەر تێک نەچێتەوە و ڕەنگە بودجە بێتە ناو جەلسەوە دوایی ئێوە دەنجی لەسەردەن هەوی بە ئەگەر قساکەین دەنگ بەچی ئەدەن لەسەر پشتی کوردستان لەسەر پشتی هەرێمی کوردستان و بەپێی ئەخیر معلوماتی بەڕێستان گەیشتوتە چی مەسەلەی اتفاقێکە بەڵێ پێشەوەی باسی بودجە بکەم حەزەکەم باسی ئەوە بکەم کە مەسەلەی هەڵبژاردننی پێشوەخت ئێمە وەکو هاوپەیمانی هیوا حەزەکەم تەوەرێکی گرنگمان بە هاوپەیمانی هین بێت انتخاباتی پێشوەخت بێ بڵێ ڕێزان خانتی هیچ کوتلێکی کوردی نییە بڵێ نابێ هەڵبژاردن بکرێت وانە داوای لێبوردن مەبەستم لە دوو حیزبە ئەساسیەکەیە بە گشتی وە گۆڕانیش هەرسێکیان کە لە ناو حکومەتان مەبەستم ناو حکومەتان ئەڵێن انتخابات بکرێت ڕاستەوان بەڵام ئەمە کوتلەیەکی پەرلەمانین دروست بوون بەڵام وەکو حیزب ئەو سێ حیزبە ئەساسی کە ئێستا تشکیلی حکومەتیان کردووە هەرسێکیان کێشیان نییە لەگەڵ انتخاباتە نازانم با من باسی هین بکەم با من باسی ئەوەی ڕێی هاوپەیمانی بکەم دوای دێمە سەر بودجە باشە لە ڕاستیە ئێمە ئەوانەی کە لە هاوپەیمانی هیوا کۆبووینەتەوانێ زۆرترین ئەو کەسانین کە لە تەزویرەکانی هەڵبژاردننی 2010 زەرمان بەرکەوتووە و تا ئێستاژ اعتراف ناکەین بەو نەتائیجانەی کە هەیە بۆیە ئەگەر کەسێک هەبێ لە ناو کووردا لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختە و ڕەتکردنەوەی ئەم پەرلەمانەی ئێستا بێ ئێمەی هاوپەیمانی هیواین بەڵام ئێمە کاتێک هەڵبژاردننی پێشوەختمان پێ باشە کە گۆڕانکاری دروستکە لە ئاستی نەزاهەت و حڕیەتی انتخاباتە نەوەک هەر لەبەر ئەوەی کە بڵێن وڵا کۆمەڵێک کەس هاتنە سەر جادە و داوای انتخاباتی پێشوەختیان کرد و کرا انتخاباتەکە ئەگەر ئەو انتخاباتە بێت لەوەی 2010 خراپتر بێت و کۆمەڵێک هێز بێنە بیکا بە دیکتاتۆر و تەزویر بە ئارەزووی خۆیان بکەن و هەڵبژاردن ئازاد نەبێت و ئەوانە نەخێر ئێمە لەگەڵ هەڵبژاردنێکی وانین هەر ئێستا حرەکەیەک هەیە بۆ ئەوەی کە بەپی یاسای کۆمیسیۆن کە ئێمە بەپی یاسای کۆمیسیۆن ئەو مدیر عامانەی کە پێشتر لە کۆمیسیۆن مدیر بوون و مدیر عام بوونەوەنە دوور خراونەتەوە داوا ئەکرێ بگەڕێنرێنەوەوانی ئەمە خۆی لە خۆیان بدایەتێکی خراپە یعنی و ئەوەی کە من دەیبینم بۆ خۆم وەکو لیژنەی قانونی زۆر لەسەر خەتی لەگەڵ کۆمیسیۆنە ڕێزم هەیە بۆ کۆمیسیارەکان هەمویان قازی بتوانن لە بواری خۆیانە وەکو قازی بەڵام ئەم هەڵبژاردنە و بەم وەزع شێواوەی عێراق لەژێر کۆنتترۆلی ئەوانە دەرئەچێ لەبەر ئەوەی ئەوان لە بواری فەنی هەڵبژاردنە مختەزنین میکانیزمەکەش هەمان میکانیزمی 2010 نانا میکانیزمەکەش گۆڕاوە بۆیە ئێمە نەخێر لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختانین کە لەژێر گولەی تفەنگا بێ بۆ سەر پەرلەمان ئەمە یەک دووهەمیان لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختانین کە بۆ ئەوە بێ سەیتەرەی چەند هێزێک دروست بکرێ لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختان کە فعلەن گۆڕانکاری دروست بکە لەو شێوازی تەزویر و ئەوانەی کە پێشتر دەکرا لە حڕیەتی انتخاباتە لە نەزاهەتی پێم وانە دروست ببێ پێم وانە دروست ببێ ئەمە سەبارەت بەوە سەبارەت بۆی بودجە ڕێزانخانی ڕوونی کردوانەیە پێشتر هین کرابوو ئیتیفاق کرابوو لەسەر ئەوەی
ئەوەی کە مادەکە بەم شێوەیە بوو تەسویەی حساباتی نێوان هەرێم و حکوومەتی فیدرال دەکرێت لە ساڵی 2014 بۆ 2020 فقرەی دوای ئەوە تەقدیری ئەوە کرابوو کە لە هەرێمی کوردستانە ڕۆژانە 460,000 بەرمیل نەوت دەردێنێ کە پێویستە دوای گێڕانەوەی قیمەتی مەساریفەکانی دەرهێنانی نەوت کە تەقدیر کرابوو بە 210,000 وتبیان لە ئەخیرە ئەبێ ئەقیام باسی ئەقیام کراوە لە مادەکە ئەبێ قیمەتی بە سعری سۆمۆ قیمەتی مەبلەغێک بدا بە عێراق کە لە قیمەتی 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە کەمتر نەبێت. ئەمە بەم شێوەیە ئیتیفاقەکە کرابوو فقرەی تریشی هەبوو بەڵام پێویست ناکە بڵێ ئەمە گونجاو بوو بەڵام وەفدەکەی هەرێم کە هاتبوو موافقەتی لەسەر کردبوو ئەندامانی ئێمە ئەندامانی کورد لە لیژنەی دارایی پێیان باش بوو دەنگی لەسەر درابوو بە ئەندامەکانی شیعەشە و بە ئەندامەکانی سائیرونیشەوە کە دواتر پەشیمان بوونەوە ئەوانە دوایی ئەوان داوای چیان کردووە داوای زیادکردنی فقرەیەکیان کردووە لەبەرەوەی کە بەپێی ئەو مادەی کە ئیتفاقی لەسەر کراوە ئەگەر هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکرد وەکو جاران مەقاسەی بۆ دەکرێت ینی ئەوە نییە لە بەشەکەی دادشکێنرێ ئەوان لەو کاتە اعتراضیان نەبووە چەند وەختە هینا ئەو شتیان نەهێناوەتە لیژنەی مالی بۆ ئەوی بە دەنگدان سقوتی پێ بکەن ئەو شەوە کە بۆ بەیانی بڕیارە دەنگی لەسەر بدرێ حەسەن کابی ئەوەی کردبوو بڕگەیەکی زیاد کردبوو کە دەبێ ئەگەر هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکرد بە هیچ شێوەیەک بودجەی بۆ نانێت یعنی مەقاسە نییە ئەمە من دوو لایانی لێ تیا ئەبینەوە یەکەمیان لە ڕووی قانونی و لە ڕووی حتا ئەگەر لە ڕووی بمبورە ئەخلاقی پرۆتۆکۆلی ئەڵم هیچ ئەخلاقێکی تر ناڵێم لە ڕووی ئەخلاقی پرۆتۆکۆلی شەوە بێ و لە ڕووی قانونی شەوە بێ پەشیمانبوونەوە نابێت لە دوای ئەوەی کە ئەو بابەتە دەنگی لەسەردرا لە ناو لیژنەی مالیە و نوێنەرەکەی تۆش دەنگی لەسەرداوە ئەوانە ئەمە نابێت تۆزێ کورد بۆ کورد قورسە یعنی ئەمە بکات ئەگەر لە پێشەوە بیان هێنایە ئەوانە بەڵام ئەگەر بێتە سەر ناحیەی ئەوەی کە ئایا مەزموونی ئەو فەقەرەیە چیە من بۆ خۆم ئەگەر من لە جیاتی حکوومەتی هەرێمی کوردستان بم نیەتم هەبێ نەوت تەسلیم کەم بێ منەت ئەڵێم داینێ يعني بيمنت ألم داينن أو أجرنية ما بيه بلام أما كحكومتي هرمي كردستان زور 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 ضدي أم فقرية أم اشتكي ترمان بي الله يعني على الأقل من بخم اشتكي ترم لا درستك إكواتا حكومتي هرمي كردستان بتمانية نو تسليم بتما هروكو صالان بتما هروكو صالان بقاصة شي نار بين ريتو أم يجلي أم هي نيو موتشي سيرب عموتشي تشني كهج لصاج تاي موتشي بيداتو أو بريكاتو أوانا ئەگەر مەسەلەکە قورسی لایەنە قانونی و ئەخلاقی پرۆتۆکۆلیەکەی نەبێ وەکو لایەنە مەوزوعیەکەی من بۆ خۆم پێم وایە دەبێ هەرێمی کوردستان بێ کە جێگری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا قەرارە کوتلەکەی حزبەکەی ڕەوتەکەی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ڕێکەوتن بکە بۆ هەڵپەیمانەتی بکات شتێکی لەو بابەتە لە ئێستا ئەمنیەت خراپیە هەبێت مەسەلەن چی لێ خوێندرێتەوە مە پرسیارێکانی هاوڵاتی بینەر حەقی خۆیەتی بیکات پێم وایە ڕێکەوتنەکانی ڕەنگە نەگەیشت بێتە ئاستی ئەوە یان لەوانەشە ئەم هێنانی ئەم فەقەرەیە پەیوەندی بۆ ڕێکەوتنەوە هەبێ ینی لەوانەیە بەم فەقەرەیە وەکو کارتێکی زەخت لە ڕێکەوتنە سیاسەکەی خۆیانە بۆ شتێکی تر بەکار بهێنرێت و ئەوانە هیچ دوور نییە شتێکی لەم بابەتەش هەبێت و لەوانەشە داواکاری بەشێکی تری لە شیعەکانیش بێ و هەر وەکو دیعای ئینتیخابی بەکاری بێنن بۆ ئەوەی کە بڵێن ئەها ئێمە هەرێمی کوردستان مانزە چکە زەختکردن لە هەرێمی کوردستان توندبوون بەرامبەر بە هەرێمی کوردستانێکێکە لە دیعایە ئینتیخابیەکانی هێزە شیعەکان لە ئێستادا باشکەواتە بێ مۆسە پرسیارەکەی خۆمەوە شەماتنەوە دەنگ لەسەر چی ئەدەن چاوەڕوانی چی ئەکەنە وەختە لە ڕاستیە ئێمە چاوەڕێی ئەوە تا ئەم دقی خەڵکی کوردستان چاوەڕوانی ئەوەیە کە بودجە تێپەڕێندرێت بەڵێ ئێمە پێمان خۆشە کە هەموو کورد لەسەر یەکشت ینی ئیتیفاق بکەین و بەڕاستیش ئەو پەشیمانبوونەوەی تۆزێ ناخۆشە بۆ هەمومان چکە نوێنەری هەموو لایەنەکانی کوردیش لەوێ دەنگیان لەسەر بابەتەکەداوە ئەوانە بەڵام چاوەڕێی نوێنەرەکانمانەکەین لە لیژنەی دارایی و هەروەها چاوەڕێی خۆشمان کەسبینی ئەڕۆینەوانێ پێویست دەکا یەکتری ببینین بەڵام من وەکو ڕای خۆم ئەوە ڕایەکەمە کە بە جەنابتم و دراستە لە ڕووی قانونی و پرۆتۆکۆلی و قورسە بەڵام لە ڕووی مەوزوعیەوە پێم وایە ئەو
فقەرەیە ئەگەر هەرێمی کوردستان نیەتی هەبێ نەوت تەسلیمکە کێشەیەک نابێ ینی بۆ ئەوەی کە دابنرێ نابێت مامەڵەکردن لەگەڵ محافەزەکان و ئەمانە کراوە ڕاستیا بوو نەبابانە هین ڕەنگە هێنرابێتە سەرمێزی گفتوگۆ ئەوانە بەڵام شانی هێنانە سەرمێزی گفتوگۆکەی شانی باز نییە من بۆ خۆم زڵدی ئەوە بووم لە باشە زۆر باش ڕێزانخانیش بڵێت بۆکە 15+1 زۆر باشە دکتۆرە ڕێزان خانکەواتە ئێوە وەکو یەکێتی ئامادەکاری چیتان هەیە بۆ لەگەڵ کوتلەی هاوپەیمانی هیوایە مەسەلەن لەگەڵ کوتلەی هیوا لەگەڵ پارتیە بۆی شەممە بە فۆرمێکی تر ئامادەکاری بکەن بۆ مەسلەی بودجە چکە ئەمە حدەسێکی گرنگە بۆ ژیانی هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەوەی کە دیارە کە لە بڕگەکە دانراوە ئەگەر بگەڕێنەوە سەر یەکەم جار کە موازانە دانراوە بۆ جاری دووەمیش کە دانیشتیان لەسەر کردو ڕێکەوتنیان کردەوە ئەوەش چۆنەڵی دووەم بەدیلە دانراوە هەتا ئێستا سێم بەدیلەکەوەیە کە لە ئەخیر جارە کەوتێتی بێ هەر چوارتە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیە کە ئێمە باسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن ڕاستە لە هاوپەیمانی لە پارتی لە یەکێتی لە هەموو ئەمانە هەتا ئێستا ئێمە متفق بووین لەسەر ئەو بڕگەیە کە نانراوە ئەو بڕگانێک کە حکوومەتی هەرێم اتفاقی لەسەرەکە بۆ بە تایبەتی ئەمانش بۆی من دیفاعێک بکەم لە هاوپەیمانی لەبەرەوە ئەوەندەی ئەوان خەمی هاوڵاتیانیانە وەکو ئێمە وەکو ئێمەی حکوومەت وەکو ئێمەی خاوەندە سەڵات من ئێستاواڵم چونکە خاوەندە سەڵاتین لەبەرەوەی ئێمە لە ناو حکوومەتین زۆر خەمی هاوڵاتیانمانە ینی گەورەترین خەممانەوە کام ئیتفاقە بکرێت چۆن بتوانین کێشەی ئەگەر بەجددی ینی بەواقعی قسە بکەین ئەوەیە ئێستا گەورەترین کێشەی کێتی و پارتی بێ لەبەرەوەی کە ئێستا خەڵکەکەی برسیە خەڵکەکەی ئەو وەزعی بەسەرا هاتووە دژایەتەکە دژایەتەکەی ئەوانە بەڵام هەمووی ئێستا هەموو کوت لە کوردەکان لەسەرم فەقەرانە هەتا ئێستا چۆن ئەڵیت هەمومان ئامادەین و موافقین بەڵام بەدیلەکەی تر هیچ کام لایەنەکان ئامادە نیە چونکە ئەمانیش هاوپەیمانیش ئامادە نیت کە تۆ یەکسەر بڵێ 460 بەرمیل نەوت بە ڕۆژانە لێەوە بڕوا چونکە ئەزانین کە حکوومەت هەرێمی کوردستان ئەمە جێبەجێ ناکات کە جێبەجێ نەکرد دڵنگیشی پێبەی تۆ هەر کوردێک لەوێ دڵنگیشی پێبە سبێنێکە بزانێ ئێمە بۆیە ئەم هەموو هەوڵە ئەین بە هەمومان بۆی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت جێبەجێی کە ئەنی ئەگەر جێبەجێ نەکرد ئەو حاڵی ئێستاە کەس لە 2014 تا ئێستا پێوەی ئەناڵێنین ئەوەیە کێشە گەورەکە ئێستا جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستانیەتەوە دانیشتنەگرە وەکو دکتۆرە و تێمە چاوەڕوانیوین کە بزانین ڕۆژی شەممە تصورەکە بەڕوو بدات مەسەرەن لە دوای ئەگەر بمبورە بە هینەکەی ڕێزانخانیش ئەبرم بەڵام ئەوەی کە من پێم گەیشتووە لە نوێنەرەکەی خۆمان لە لیژنەی مالیە و دەڵە دەنگی ئەوە هەیە کە جارێکی تر داوای هێنانی وەزیری نەوت و وەزیری دارایی دەکەنەوە بۆ لیژنەی دارایی قسە لەسەر گۆڕینی سعری دۆلار و ئەو شتانە دەکەن کەواتە ئەگەر شتێکی وا هەبێ چاوەڕێ ئەوە نبین بەم جوانە بوو هەرەوەش هەر بابەتەکە ئەگۆڕێ ئیمڕۆ ئەو کەوتونەتە پشوشەوە هەر ئەوان ئێستا لیژنەکە خۆیان کێشە گەورەترین کێشیان هەیە وەکو وتمان تەنها کێشەکەی ئێمە نێمە کێشەیەکی ئێمە جزئێکە لەبەر ئێمە خۆمان کێشەی خۆمانەوەکو کورد هەمیشە باسی لێکە بەڵام کێشەکان گەورەترە بەڵام جارێکی تر وەزیری نەوت و وەزیری مالیەتەوە لەسەر ئەمانە زۆرینەن ئەمەی کە بیستوتە مەسەلەن زۆرینەن ئەوەی بۆستە لەبەرەوەی ئیمزایان کۆ کردوتەوە مادەم ئیمزایان کۆ کردوتەوە ئەڵێن سعری دۆلار بکەین بە 120 کەواتە کێ ئەتوانێت ئەبێت تۆم سەرتاسەری ئەم بوجەیە بگۆڕیت ئێکە گۆڕیت ئەبێ کێ بانکی ئەو وەزیرانەی کە مختەسن بەمە ینی کەواتە مانەیانەوە جارێککە لە سەرتاوە دەست پێ لە سەرتاوە دەست پێ بکەنەوە ئەمەیەکێکە جزئێکە لە جزئیاتەکان کە یعنی بەڕاستی ئەمە قڕۆ لە تویتێکدا مقتەدا سەدر ئەڵێ پێویستە ئەو چاوە تەماکاری لەسەر دۆلار و مەسلەی بەرزکردنەوەی نرخی دۆلار و دابەزانی نرخی دینارەیە وازی لێ بێندرێ ئەخر لەبەروی ئەمان خۆیان ئێستا ئەمانیان هەموو تێگاوە مقتەدا سەدر ڕاستە بەڕێزی زوو تویتەکە ئەو تا بۆتە لە زیانەیەکێکە لەوانەیە کەیتر لەسەر شاشەکانە هەموو حادیسێ هەموو ڕۆژێک ئەو تویتێکی لەسەر مۆزوعانە بەڵام ئایا ئێستا تویتەکانی ئەو قوتی ماوە ئەمە مەسەلەیە قوتی ماوە ئایا فعلەن ئەگەر بەجددی ئەو ئەویست ئەمە بڕوات بۆچی نائبی یەکەمیەت بەم خەتە سوورە ئەوینا ئەو ئیتفاقەکان کرابوو ئەش ڕۆشت يعني براستي الرشد الموازنة كشيء نأمة يعني أو كيش قرصي كيسة أوان بونا عرقلة استدوايا كبونا تعرقلة جاري كي ترتويتا كاكا ببروان خير استأواني تريش هر أمريكا بلام برلمانة تواني مثلا بريالي بانشنا ونديالو شينيتو برلمانة تواني يعني انتم من يونرنا تواني بريالي بانشنا ونديالو شينيتو سيدي كام
هەموو ئەمانەش هەموم گۆڕانکاریانە ئێمە بڕیارێکمانەیە لە دادگای فیدراالیەوە دەرچوە لە کاتی خۆیان ئێمە مناقلەیەکمان کرد لە بڕگەیەکەوە بۆ بڕگەیەکی تر ئەمە پێشینەیەکە کاتێ ئەبادی تعنی ئەو کاتەیە لە ئەو بڕگەی کە ئێمە ئیشمانە سەر کردبوو لە ناو پەرلەمانە دوای موازنە دەنگمانەیە گەڕایەوە بووی دادگای فیدراالی لێ هەموو ئەم بودجەیە کە دانرێت ئیشی حکوومەتە حکوومەت مادەم ئیشی حکوومەتە پەرلەمان بۆی نییە هەر نەسەن بڕیارەکە وایە پەرلەمان بووی نییە ئەم مناقلەیەش بکە بۆ مناقلە ئێستا ئەمان نەک مناقلە ئەمان هەموو موازنەیان گۆڕیوە و ئەشیانەوێ جارێکی تر موازنەی کە ئەو لەسەر 145,000 دیناری عێراقی موازنەی داناوە بۆ گۆڕینەوەی دۆلار تۆ بیکەی بە سەتا کاتە تۆ موازنەیەکی تازە داناوە ئایا ئەم موازنە تازەیە و ئەمانە هەموو جێگەی ئەوەن کە جارێکی تر هەم لیژنەی مالی ئیستعدادی هەیە جارێکی تر دەستکاتەوە بە هەم حکوومەت ئایا ئەم مماطەڵەکردنە بەو قبولێکا بێتەوە دەستکاتەوە بە ئیشکردن و یەکێک لەوانە ئێمە تازە 20مانە ینی هەر بە هەمان شێوە وەزیری مالی ئاڵێ ئەگەر هاتوو سعری دۆلار بگەڕێتەوە بۆ 120 ئەوە من ئیستیقالەکەم ینی ئەمڕۆ هەر بەعلەنی لە چەند مقابلەیەکا بەعلەنی باسیلەوە کردووە کەواتی کێشە دیسانەوە بە حکوومەت دروستە بێستا حکوومەت حالیان لە کێشەیەکی گەورەیە ئەتوانێت عینات بکانە ئەتوانێت کەس لە جێگای کەس دابنێنە ئەتوانێت یعنی ئەوە و هەر لە لایەنێکی تریشەوە دیسانەوە پارێکیان لە بەردەستایە هەندێک لە وەزارەتەکان تعامل ئەکەن بەبێ ئەوەی کە ڕسیدێکیان هەبێ خۆیان تعاملەکەن بەوەی کە ضروریاتیان هەیە لەسەر ئەو ضروریاتە دیسانەوە مش فەسادیتیایە یعنی ئێستا ڕەنگە بۆ هەندێک لە وەزارەتە فاسیدەکان مەرحەلەیەکی باش بێ کە بتوانن فەسادێکی باش بێن چونکە خۆمان بینیمان لەو مەرحەلەی کە بەڕێز دکتۆر عەبدولمەهدی ئیستیقالەی کرد هەتاکو سەرۆکی پەرلەمانێکی سەرۆکی حکوومەت دانرایە بینیمان چەندێ فەساد لەو فترەیە کرا چەندێ تەعینات کرا کە و تەعیناتانە هیچیان یاسایی نەبوون بە تایبەتی لە ناوچەکانی ئەوانە ناوچەکانی جنوبە لەو شوێنانەی کە کە ئەڵ بڵێم دەسەڵاتدارەکان دەسەڵاتی تەواویان هەبوو یەکێک لەوانە کە هەمیشە باسیەکەن کە سەرۆکی پەرلەمان توانیوێتی چەنەها کەس تەعین بکا لەو جێگایانەیە کە ئەساساً حەقی خۆی نەبووەکە هەموو ئەوانەی لە مفۆزیە دایناون لەو فترەیە هەموو ئەو کەسانەی خۆی بۆ کە خۆی ویستێتی دایبنێ بۆ ئێستاژ یەکێک لەوانەی کە مصڕە لەسەر ئینتیخاباتی پێشوەخت بکرێ یەکێک لەوانە سەرۆکی پەرلەمانە کە زمانی خۆی کردووە لە منطقی خۆیان کە ئەمە بەعلەنی نەک من یعنی من ئەوکۆندان پەرلەمانێک ڕوبەڕۆژ بێ من ئەماڵم کە بە زمانی خۆی کردو ئایا ئینتیخاباتی پێشوەخت و بوجە و موازنە بۆ هاوڵاتیانە یا بۆ حیزب سیاسیەکان و تاکەکان کەواتە ئەمە پێمانڵێ بۆ ئەوانەیە بۆ ئەو قیادانەیە بۆ ئەو میلیشیانەیە کە بە ناوی کوتلەی سیاسی و چونکە هەر کوتلەیەکی سیاسی بەداخەوەیڵێم میلیشیایەکی هەیە ئایا ئەم میلیشیانێک کە بینیمان ئەی بینین جارێ ئەمە سەرتاکەیەتی ڕەنگە دواتر قووەتی زیاتر بێتەوە سەرجادەکان و بیان بینین لەبەرەوەمانە هەموو قووەتەکەی هەر هەمان قووەتە کە قبوڵی ناکات کە لە بەر ڕێژی پەرلەمانتارەکانی زۆرە بەوە تەعاملی لەگەڵاکات ئەویش بۆ شێوەیە جوابێتەوە و دەوڵەتانی دراوسێش بابیرمان نەچێ ئانیش دەسەڵاتی یعنی دەست خستنە ناو کاروباری عێراقیان زۆرە بە تایبەتی ئێزانین ئێران دەستی خستۆتە ناو کاروبارەکان لەلایەن هەندێک لە کوتلە شیعیەکانەوە ڕەنگە سعودیە قەتەرە تورکیایە بە هەموو شێوەیەک ئێستا جەوێکی زۆر باش و مولائیمە بۆ دەوڵەتانی دراوسێ کە بە ئیسراحەتی خۆیان تعاملکەن و بابەتێکی تریشمان بیر نەچێ دیسانەوە داوای ئەوە کرد کە لەگەڵ ئەمریکایە دانیشتن دەست بکەنەوە بە گفتوگۆکەکانیان بینیمان کە گفتوگۆ کرا چەند ئیتیفاقیەیەکیان کرد جارێکی تر ئێستا هەرداوا کراوە کە دووبارە بەهۆی هاتنی سەرۆکی نوێی ئەمریکاوە گفتوگۆکانیان دەست حسارەکانی سەر ئەمەش هەر ئەمەی ئەمڕۆ لە بەروی 2 ڕۆژت باس لە گفتوگۆکانەکرێ هەر ئەو میلیشیای ئەمڕۆ لە سەرجادە بوو بە ئێران پێی ئەڵێ نەخێر تۆ ئەوواکەی منەمان ناهێن مەسەر تۆ گفتوگۆ بە سکایپەکەی یاخود بە ئۆنلاینەکەی بەڵام من بە واقعی بۆ دەهێن مەسەر یعنی ئەمانە هەموو مەسیجەکان و مەسیجەکانی هەندێک مەسیجی ترسناکەن بەڕاستی بۆ ئێستا دکتۆریانی کەواتە ئەم هەموو ئاڵۆزیانە ئەگەر ڕوو بدەن بچنە بواری واقع و بەتایبەتی لەسەر مەسەلەی موازنە چی ڕوو ئەدا لە عێراقا یەکەمیشت پەرلەمان بەدیوەشی تر پرسیار بکەم ڕەنگە بینێت چاوەڕێەوە بێ ئایا ئەم هێزە هەندە بە قووت ئەمانە ڕوو بدە
بەڵێ پەرلەمان ئەتوانێت بڕیاری بانکی مرکزی هەڵبۆشێنێتەوە نەخێر بە هیچ شوەیەک پەرلەمان سەڵاحیەتی نییە تحدیدی سعری دۆلار بکە ئەمە شتێکی دەستوریە سوڵتەی لە ناو سوڵتەی تەنفیزی سەڵاحیەتی بانکی مرکزیە ئەم ئیمزاکۆکردنەوەی بۆ ئەوەیە کە زەخت لە بانکی مرکزی بکەن بانکی مرکزی ئەبێ قەرارەکە بدا سەبارەت بۆی پەرلەمان بۆی هەیە مناقەلە بکە مادەی 52 دەستور ئەوە سەڵاحیەتێکە داوێتی بە پەرلەمان بۆی نییە برگە زیاد بکە ئەگەر بیوێ برگە زیاد بکە ئەبێ ڕەزامەندی حکوومەت وەرگێ بەڵام بۆی هەیە مناقەلە بکە یعنی ئەمە بۆی ئەم بابەتانە دەستورین یعنی جێگەی ئەوە نین کە جێگەی نیقاش بنیا تەفسیر بن و ئەمانە ئەم دوو بابەتە ئەوە بێ اینجا ببوورە جەنابەت پرسیارەکەت مەبەستم ئەوە بۆ گەر ئەم ئاڵۆزیانەی کە باسی یەکەن مەسەلەن وەزیری دارایی وەزیری نەوت بانکن بۆ ئیمزان کۆکردوتەوە مەسەلەن گرفتی زیاتر بۆ موازنە دروست بکەن مەسەلەن ئەمە سەر کێشە بۆچی و ئەمانەی کە ئەمانەیان ئەوێ ئەم ئاڵۆزیانەیان ئەوێ زۆرینەیان تەنها کارتێکە بۆ بەدەستێنان کۆمەڵشتی تر وڵاهی لەوەیان تاکید نیم کە ئایا زۆرینە دروستەکەن یان نە ئەوانەی ئەمەیان ئەوێ بەڵام من زۆرتر پێم وایە کارتێکە بۆ بەدەستێنانی شتێکی تر کارتێکە بۆ بەدەستێنانی ناگەێن نەمریشکە ڕەشە کارتێکە بۆ بەدەستێنانی شتێکی تر یان ئەگەر زۆرینە دروست بکە ناڵە متەکید نیم چکە نازان بزەبت کێوکێن ئەوانەی کە ئەو هێزانەی کە ئەم بابەتە داوا ئەەکەن یان بۆ ئەوەیانە کە ئەسڵەن موازنە دەنگی لەسەر نەدرێت و هەڵبژاردننی پێشوەخت بکرێ بۆ گوتم بۆ ئەوەی کە موازنە نەبێتە کارتێکی دیعای انتخابی بەدەست کازمیەوە یعنی خۆی هەدەفەکە لەوە چێ ئەمە بێت زیاتر لەمە ئەچێ بەڵێ کازمی دوورە لە کوتلەی سایرون ینی مختدا ئەوان پێشتر تا ڕادێک موافق بوون لە سەردانانی ئێستا نانە ئێستاش پێم وایە دوور نییە پێم وایە دوور نییە و حەزەکەم هینێکیش ینی تعلیقێکیش بەم لەسەر ئەوەی کە جنابێت دوتی ئەو تویتانەی مقتدا سەدر و ئەوانە ئەزانی هەندێک مخالفەی دەستوری و قانونی و نایاسایی هەیە حقا ئەوانەی کە مستەشارن پێی بڵێن ئەگەر ئینسان سەرۆکی حیزبێک بێ یا سەرۆکی عشیرەتێک بێ هەرچیەک بێ بیشیکە حقە تۆزێ بەرگێکی قانونی بەسەر بکە بۆی خەڵک یعنی على الأقل شارع تۆزێ بڕوای قەناعەتی پێ بێ سەدر هینێکە یعنی ڕئیسی حیزبێکە وەکو هەموو ڕئیسی حیزبەکانی تر یعنی چی بەناوی خۆی فلان حکوومەت ئەبێ وا بکە نابێ بە علەنی یعنی ئەم سەیتەرەی خۆی بەم شێوەیە دەربخات ئەمە پێچەوانی دەوڵەتی یاسا و دەوڵەتی هی مؤسساتی و ئەو شتانەیە على الأقل تۆ ئیشەکە و لە ڕێگەی سەرۆکی حکوومەتەوە بکە سەرۆکی حکوومەت سەرۆکی باڵای هێزە چەکدارەکانە یعنی لە ڕێگەی سەرۆکی پەرلەمانەوە بیکە لە ڕێگەی یەکێکی ترەوە بیکە هینێکی دەستوری بکە بەسەر ینی بەڕاستی ئەم هەمەجیەت و ئەم هینا یعنی نازانم ئێستا لە هەرێمی کوردستان خۆ ئێمە هەمانە لەو بابەتە بەڵام على الأقل هینێکی بەرگێکی قانونی بەسەراکرێ هەر باشترێکە یعنی باشە ئێستا ڕۆڵی کورد لەناو ئەو هەموو ئاڵۆزیانە کورد دەبێت چی بکات و ڕۆڵی کورد چێ لە ئێستاە لە ڕاستیە من پێم وایە ڕقەمە قورسەکە نانە ویستم ئەو بڵم لە ئێستاە کورد پێگەی زەعیفە لە تەواوی عێراقدا یعنی پێگەی زەعیفە و لە ناو خۆشماندا کورد یعنی ڕاستە لە پرسە چارە نووسازەکانە بە ئۆتۆماتیکی هەمومان یەک ڕئیمان هەیە لە بەروی ئەندامانی پەرلەمان خۆمان یعنی هەمومان وا بیرەکەینەوە کە ئەو شتە بکەین کە لە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستانە بێ ئەگەر ناوەکو ڕێکەوتنی کۆنکریتی لە نێوان حیزبەکانمانە ئەو ڕێکەوتنە کۆنکریتیەنی ئەمە هۆکارێکە بۆ زەعیف بوونمان و هۆکارێکی تریش ئەوەیە کە وەگوتم یعنی لە ئێستادا شیعەکان کۆمەڵی هەنگاوی تریان ناوە مەسەلەن سونە بەشدار نەبووە لە نووسینەوەی دەستورە شیعە ئێستا هەست بە فەشەلی خۆی دەکات لە کاتی نووسینەوەی دەستورە لە نووسینەوەی دەستورە ئێمە کۆمەڵێ مافی گەورە و باش بۆ هەرێمی کوردستان چەسپێنراوە ئێستا شیعە کار لەسەر ئەواکەن ئەگەر بۆیان بکرێ بێن جارێکی تر دەستور تعدیلکەنەوانێ و هەرێمی
هەرێمی کوردستان ضعیفکەن و ضعیفکردنی هەرێمی کوردستان یاخود زڵدایەتیکردنی هەرێمی کوردستان بۆ ئەوان بووە بە هین بۆ ئەوان بووە بە کارتێکی انتخابی و هەر بۆیەش ئێمە زۆر تاکیدمان لەسەر ئەوە کردوانێکە قانونی محکمەی ئیتیحادی بەو شێوەیە نەڕوات و ئێمە وەکو هاوپەیمانی هیوا دەنگیشمان پێنەدا لەبەر ئەوەی کە محکمەی ئیتیحادی هین سەلاحیەتەکانی زۆر فراوانە سەلاحیەتی تەفسیری دەستوری هەیە تەفسیری دەستور بە معنای تعدیلی دەستورە هیچ بە دووری مەگرە ئەگەر بێن بە ناوی تەفسیری دەستورەوە تعدیلی دەستورت بۆ بکەن بۆ نمونە مەسەلەن مادەی 140 دەنگێک هەیە ئێستا لە ناو لیژنەی نووسینەوەی دەستورە لیژنەی تعدیلاتی دەستورە ئەڵێن مادەی 140 بەسەر چووە تەواو وەختەکەی بەسەر چووە بۆ نمونە محکمەی ئیتیحادی دروست بوو بەدڵی ئەوان ئەگەر وتیان بە ئەم کێشەیە بەرینە بەردەم محکمەی ئیتیحادی محکمەی ئیتیحادی دەتوانێت تەفسیری وا بکا بڵێ بەڵێ مادەی 140 بەسەر چووە یعنی مەبەستمەوەی ئێمە بۆیە ئەو خەوفەمان هەبوو لە ئێستاش ئەو خەوفە مەوجودە یعنی لە ئێستا شیعەکان کار لەسەر گەیشتۆتە ئەوەی کە کار لەسەر ئەو بابەتە دەکەن مەسەلەن لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە بۆ بەغداش وڵی زۆرمان وتۆتەوانەیە کورد ئەبێ یەک کورد ئەبێ یەک مووقف بێ پێم وانە یعنی بتوانن لە ئێستادا یەک مووقف بن بەڵام تەمەنا ئەەکەین ئێمە کە یەک مووقفێکە کەمتر هەیە دیارە کۆمەڵێک مەساڵحی حیزبی و شخصی هەیە هین بابی خەنەلاوە بێن مەسلحەتی ئەم کیانەی کە دروست بووە یعنی ئەم کیانە هین حیزبێک و دوو حیزب ساحەبی ئەم کیانە نییە ئێمەمانانێک ئەگەر لە ئۆپۆزیسیۆنیش بین و ڕۆژانێک لە ئۆپۆزیسیۆن بین و کە ئێمە ئێستا خۆمان هەر بە ئۆپۆزیسیۆن ئەزانین هین ڕەخنەمان لە دەسەڵات ڕەخنەمان لە دەسەڵاتەکە هەیە ڕەخنەمان لە هەرێمی کوردستان نییە یعنی ئەبێ هەرێمی دکتۆر ئێستاوە لە زمانی بزوتنەوەی گۆڕانانە ماون بەڵێ لە بزوتنەوەی گۆڕانە بەڵام ئێمە لەسەر ئەوە عاجزین لیان لەبەرەوەی ئەوان لە دەسەڵاتان باشە دواسەرنجی بەڕێزت دواسەرنجم ئەوەیە وەک گوتم یعنی ئەبێم ئێمە هەرێمی کوردستان حیزبە سەرەکیەکانی هەرێمی کوردستان درک بەو خەتەرە بکەن کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەیە مەسلحەت و ڕێکەوتنە ژێربەژێرەکان لە پێناوی بەدیهێنانی پۆستێک و لە هەڵبژاردننی داهاتووە بەشداریکردن لە حکوومەتی عێراق بخەنە ئەولاوە پارێزگاری لە کیانی دەستوری هەرێمی کوردستان بکەن زۆر باشە ڕێزان خان دواسەرنجی بەڕێستان منەڵێم هەر لەبەرەوەی جارێک هاتمەوە سەر محکمەی ئیتیحادی لەناو محکمەی ئیتیحادیە لەناو ئەوە یاساکە هەر زۆر خراپ بوو بەڵام لە پرۆژەکەیە کە ئەهوانتر بوو لە پرۆژەکان ناوی هەرێمی مەجلیسی قەزای هەرێمی کوردستان دەرهاتە بوو ئێستاوە تا سەیری کرد کراوە بە هەرێمەکان یعنی لە کاتێکە ئەمە بۆ 2 ساڵە بۆ 2 ساڵ تەنها هەرێمی کوردستانیش وجودی هەیە مادەم تەنها هەرێمی کوردستان حتا هەر هەرێمێکی تازەش دروست بکرێ اعتیباری بۆ کرێوەکو هەرێمی کوردستان تعاملی لەگە مادەم تۆ ئێستا بۆ 2 ساڵە هەرێمەکە وجودی هەیە نەئابوایە ئەمە بکرا سەری ئەو بابەتە ئێستا لە ئێستایە کە ئەوە دوێنێ ئەندامەکانی محکمەی ئیتیحادیان هەڵبژاردووە ئەو سێدا دۆرەی کە بۆ هەرێمی کوردستان ئەمێنێتەوە ئایا لە ڕێگەی کێوە یعنی ڕەنگە من بەدگوێی خۆم گوێم لێ بۆ کە هەندێک گوتوێتی جا خۆ مەجلیسی قەزا مەجلیسی نمونەی هەموو حیزب سیاسیەکان نییە بەڵام لە ئەخیرا ئەمە کیانی هەرێمی کوردستانە بەڕاستی دەرهێنانی ئەو لە کەمکردنەوەی قیمەتی ئەم هەرێمەیە چونکە هەرێمی کوردستان ئەو مەجلیسی قەزایە کە ئێستاش دروست بوو بێت تەنهای پارتی و یەکێتی و گۆڕان نییە کە ئێستا ناو حکوومەتان خوێنی شەهیدەکانی ئەم خەڵکی هەرێمی کوردستانەیە لەبەرەوە لە ئێستاە ئایا بەوەی کە هەندێک لە دادوەرەکان سیڤیان ناردۆ مباشر لە هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا وەربگیرێن یاخود ئایا ئەو دوو حیزبە ئەساسی کە دوو دادوەر ئەبێ دوو دادوەرێکیان یەکێتی بێ یاخود پارتی بێ خۆیان اختیاریانەکەن ئایا جوانتر بوو ئەمە لە ڕێگەی مەجلیسی قەزاوە بە قانونی ئیتر سەر بە هەر حیزبێکیش بێ بڕۆشتایە بۆ ئەوەی قووەتی هەبوو هەرێمی کوردستان یاوەکو ئێستا لەبەرەوە سێریکە ئەمە وردە داشکانەکە بەدەستی خۆشمانە ئەمە بەدەستی خۆمانەوە نەبێ ینی ئەمە ئەو بەرنامەی بۆ دانابێتی لەبەرەوە گەرێمە قوتمان هەبووە نەمانێت ئەو بڕگانە تێپەڕێ تەنانەت بڕگەیەکی تریش بۆی کۆتایی بڵێم کە کاتێک
دادوەرەکان مەرسومی جمهوریە دادوەرەکانی دادگای باڵای فیدراالی کە مەرسومی جمهوریان بۆ دەرەچێ سوێن دەخۆن لە بەردەمی سەرۆک کۆمار و مەرسومیان بۆ دەرەچێت لە ماوەی 15 ڕۆژە ئەگەر هات و سەرۆک کۆمار ئامادە نەبوون و 15 ڕۆژە ئەگەڕێتەوە بۆ پەرلەمان ئەساسەن ئەوە غەڵەتترین پەرلەمان دەسەڵاتی تەنفیزی نییە تا دانیشە مەرسومی جمهوری دەرکا یعنی یەتە بەردەمی من سوێنی چێخوا تۆ سێری کە یعنی قبوڵی ئەوەمان کردووە کە ئێمە ئەم خەلەلانە یعنی بەداخەوە ئێڵێم کە ئەمە هەمووی لە زەعیفی خۆمانە لەبەروی بەرنامەمان دانەناوە هاوپەیمانی نەهاتۆتە ژوورۆ پارتی نەهاتوە ژوورۆ یەکێتی لە ژوورەوە یەکێتیش لەو کاتەکە ئیویست دادگا ئەساسێکە ینی چۆنەڵێ قانونە ئەساسەکە بڕوە دوایی پرۆژەکە بەم سەقەتی ڕۆشت کە سیر کە چەنێ قورسە و چەنێک لەسەر ئێمە کەوتووە لەبەرەوە دووبارە بۆ ئەوەی کە فعلەن هەرێمی کوردستان یاخود کوت لە کوردیەکان لەوێ یەکدەنگ بن لەسەر ئەم مەسەلە چارە نوستازانە بە هیوان لە بودجێ تۆڵی ئەمە بکەنەوە وەڵاهی تەمە ناکەین من سوپاسانەکەم سوپاس بۆ بەڕێز ڕێزا شێخ دلێر ئەندامی فراکسیۆنی چێتی لە ئەنجومەی نوێنەرانی عێراق هەروە سوپاس بۆ دکتۆرە بەهار مەحموود ئەندامی فراکسیۆنی هەوا لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ماشەڵڵا بۆ جلە کوردیانی هیوادارین شەمە خەبەری خۆشتان پێ بێت ئەگەر بودجە هاتە دەنگدانەوە نەهێڵم سووتێت بە هیوای سەرکەوتن سوپاس بۆ ئێوە دووبارە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ئەم لایەکتان خواتان لەگەڵ